هەرێمی کوردستان لە ماوەی زیاد لە 30 ساڵی ڕابردوودا نوقمی گەندەڵی بووە و پارتی و یەکێتی بەرپرسیاری سەرەکین لە بەهەدەردانی ملیاران دۆلار و سامانی گشتی ئەم وڵاتە و تاڵانکردنی داهاتەکەی بە شێوەیەکی سیستماتیک و دابەشکردنی بە برابەشی لە نێو خۆیاندا. ئەمە بابەتێک نییە کە جێی مشتومڕ بێت، بەڵام ئەوەی جێی سەرنجە ماوەی چەند ساڵێکە یەکێتی کە پێکهاتەیەکی سەرەکی حکوومەتە دەمامکی ئۆپۆزیسیۆنی پۆشیوە لە کاتێکدا لە حکوومەت هاوبەشی پارتیە. معاش لەبەر یەک سەبەب نایە بۆ کوردستان هەباڵان، لەبەر یەک سەبەب، چونکە دەیانەوێ پارەکە لە بانقی خۆیانەوە تەوزیع کرێت تا لەوەشا خانزاج بکەن، لەوێش خوێنی ئێوە بخۆن. لە بانگەشەکانی ئەم جارەی هەڵبژاردندا یەکێتی دروشمی کۆتایی هاتنی دەسەڵاتی بەرز کردووەتەوە، هەروەها لەسەر زاری سەرۆک و بەرپرسانیانەوە بانگەشەی چەوتین و دژایەتی خۆیان بۆ هەژماری من دەردەبڕن. هەژماری من ئەوەیە کە پارەیەک دەبی بێ ئەو پارێ دەبستە لای حکومەتی بخاتە سەر بانقەکەی برادەران، ئەوانی بە ئارزوی خۆیان سەردیکەن، یعنی ئەو معاشەی بۆ تۆ دێ ئەنواعی مقەسی پێ دەکەوێ. لە کاتێکدا پشکی شێریان هەیە لە پرۆژەکە و هاندان و ناچارکردنی فەرمانبەران با پڕکردنەوەی فۆرمی پرۆژەکە. لەوێ دەبێت تەوتینی موچە خۆرانی هەرێمی کوردستان بکرێت. هەڵوێز دوا ڕێکەوتن لەسەر بابەتە چیە؟ تەوتین شتێکە و هەژماری من مستەقبەلیە، ینی ئەگەر بێت و ئێمە هەژماری بکەین هیچ ینی گرفتێک نییە. مۆزەفەکان بەردەوام لە پرۆسەیان بۆی خۆیان لە هەژماری من لە هەر چواردەوری کوردستان لە چوار شارەکە. ئەم دوو فاقیە لە سیاسەتدا کە لەلایەک بۆ کشانەوەی دەنگی بەرەی ناڕازی و لە بیربردنەوەی معاناتی ساڵانی ڕابردووی موچەخۆرانی هەرێمە، لەلایەکی دیکەوە خۆ هەڵواسینە بەو هەوڵانەی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی کە لە ڕابردوودا داویانە بۆ بەدیهاتنی مافەکانیان لە ڕێگەی بەغداد و دەرباسکردنی موچە لە دەستی بازرگانانی سیاست. یەکێتی کە لە ئێستادا دژی پرۆژەی هەژماری من قسە دەکات، پێشتر لەمپەرێک بووە لە بەردەم جێبەجێکردنی پرۆژەیەک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ دابەشکردنی موچەی موچەخۆرانی هەرێم ڕاستەوخۆ لە بەغداوە، بە تایبەت کە قوبات تاڵەبانی بۆ ئەو مەبەستە خۆی گەیاندووەتە بەغداد و بە کێشانەوەی واژۆی پەرلەمانتارانی حزبەکەی شکستی با پرۆژەکە هێناوە کە کۆمەڵی دادگەری دەستی باڵای هەبووە لە ئامادەکردنیدا. وانت الاتحاد الوطني جزء مهم من حكومة إقليم كردستان. أي شخص يقول لك الاتحاد ما موجود ضمن السياسة الحالية الموجودة في إقليم كردستان فهو يعني آسفة يوهم نفسه أو مو يعني هو موجود ولكن ليس يتجاهل. صاحب القرار. صاحب قرار في كل القرارات اللي صدرت في الفترات السابقة. قرارات تصدر في مجلس الوزراء بموافقة الطرفين وحتى التغيير، خاصة بما يتعلق بقضايا المال والقضايا الرواتب وغيرها. قضايا النفط ليش كعقوبات إلى 21 خباني رئيسة كتلة ومن هذه الموازنة المشكلة الكبيرة اللي كنا نشرعها في وقته. احنا كتلة الاتحاد مع الكتل الكردية الأخرى عدا الديمقراطي، وهي النواب اللجنة المالية شاهدين، الأخ هيثم الجبوري، المعالي الأخ وزير التخطيط محمد تميم كان نائب رئيس اللجنة وأعضاء آخرين. احنا سوينا مسودة جميعا عدا الديمقراطي فهاي قضية توطين الرواتب. زين، من أكثر شخص اعترض على هذا الموضوع كقباط طالباني، ووبخنا العضو الاتحاد اللي صوت باللجنة قدامي، هاي رئيسة لجنة، قال أبدا ما أقبل أن بغداد تتعامل مباشرة مع الرواتب مع المحافظات. سەرەڕای ئەم بانگەشانە جەماوەری هەرێمی کوردستان ئەوە باش دەزانن کە ئەو لایەنانەی شەریکە بەشی داهاتی نەوت و ناوخۆ و مەرزەکان و بانگەشەکردن بۆ ئابووری سربەخۆ بوون، پشتیوانێکی تەواوی ئەم دەسەڵاتەی ئێستا بوون لە گەیشتنی هەرێمی کوردستان بەم دۆخەی ئێستای و ئەو شانۆگەریانەی لە ئێستاشدا دەگێردرێن
لە دوای بەڕێوەچوونی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان پەردەکانیان لا دەدرێت و کۆتایی دێن.